بینەرانی خۆشەویست سێنارتی بەیانێکی نوێتان باش من سەردەش غەفوور ڕایەنەر لە بواری فراگوزاری سەرەتاییدا ئەمڕۆ لەگەڵتانە بۆم بە پێشکەشکردنی بڕگەیەکی نوێی کە سەبارەت بە فراگوزاری بەو کەسانەی کە لە هۆش خۆشن شۆکە بن ئەبورێنەوە. بە پێناسەیەکی کورتی بورانەوە دەست پێ بکەین. بورانەوە بریتیە لە نەچوونی خوێن یان ئۆکسجینی پێویست بۆ خانەوشانەکانی لەش. ئێمە باسمان کرد مێشک و دڵ و گورچیلە شانەوخانەکانیان ئۆکسجینێکی زۆر زۆریان پێویستە. ئەگەر لە ماوەی 2 تا 4 دقەیە ئۆکسجینی پێویست نەڕات بۆ مێشک و دڵ و گورچیلە وردە وردە خانەوشانەکانیان بەرەو ناوچوون و مردن ئەڕۆن. دوان ئۆکسیدی کاربۆنی زۆر زۆری تیاجێ ئەمێنێت شانەوخانەکان ئۆکسجینی پێویستی بۆ ناڕات خوێنی پێویست ناڕات بە خانەوشانەکان دەبێتە هۆی لە ناوچوون. ئەو کەسانش لەو کاتەیە هەز بە دابەزینی فشاری خوێنەکەن ئەو کەسانە کە بۆ نمونە تووشی بورانەوە کە بێت فشاری خوێنی دابەزێت زەختی دابەزێت دوای ئێوە لێدانی دڵی زیاترە بێت دەم و چاوی بەرەو زەردبوونەوە ئەڕوات مەیلە و زەر دەبێتەوە ئارەخەکاتەوە سار دەبێتەوە گیانی. لەم کاتە ئێمە فراگوزاری سەرەتایی بەو کەسانە چۆنین بکەین و مامەڵە چۆنین لەگەڵ کەسانێکا بکەین کە ئەگەر لە هۆش لەوە بێت کە لە هۆش خۆیان بچن ببورێنەوە. ئەگەر خۆت بیت لەو کاتەیە بۆ حاڵەتت بەسەرا ئەتوانی دانیشیت و قاچەکانت بەرزکەیتەوە. ئەگەر قاچەکان بەس کردەوە یان بە حاڵەتی شیفات خەستنە سەرلات بۆ خۆت کرد ئەو ئۆکسجینانەی کە ڕۆشتۆ بۆ پەلەکان ئەدەگەڕێتەوە بۆ مێشک و دڵ و گورچیلە ئەو کەسەیەتەوە باری ئاساییە. بەڕێزان ئێستا لەگەڵمانە بن لەگەڵ هاوکارم کاکاسۆیە نمایشێکتان پێشکەشەکەین سەبارەت بەو کەسێک کە ئەبورێتەوە چۆنین مامەڵەی لەگەڵا بکەین لەگەڵمانە بن. بەڕێزان ئێستاش لەگەڵ هاوکارم کاکۆسەیە نمایشەتان پێشکەشەکەین کە کەسێک ئەگەر بورا بێتەوە ئەگەر وتمان خۆت بوویت دانیشیت لەبەرەوەی حاڵەتی دەرونی تەواو نەبوو بە هەست کرد بەرەو بورانەوە ڕۆیت دابنیش ئەگەر خۆت ئەگەر کەسێکی کە بوو بتوانانی ڕزگاری کەیت و چکە بورانەوە ئەوەتان بیر نەچێت مترسیە لەسەر ژیان چکە ئۆکسجینی پێویست ناچێت بۆ شانەوخانەکانی لەش بە تایبەتی مێشک و دڵ و گورچیلە کە باسمان کە دەبێتە هۆی لە ناوچوونی خانەوشانەکان دوان ئۆکسیدی کاربۆنی زۆر لەو شوێنانەیە جێئەمێنێت. بەم شێوەیە ئەم کەسە بۆ نمونەیە من سەرینم بەکارهێناوە بۆ ژێر قاچەکانی بەم شێوەیە بەرز بۆتەوە یا سەرین بێ یا هەر تەنێکی کە بێت کە بەرز بێت لە قاچەکان لەسەر دانرێت. بەم شێوەیە تەمژمی ئەو خوێن و هیمۆگلۆبین و ئۆکسجینەی کە ڕۆشتۆ بۆ پەلەکان و فشاری خوێنی دابەزیوە وردە وردە ئەگەڕێتەوە بۆ مێشک و دڵ و گورچیلەی وردە وردە ئەم کەسەیەتەوە باری ئاسایی خۆیان. ئەگەر هاتەوە باری ئاسایی خۆیان بەم شێوەیە لە حاڵەتی شیفا ئەتوانین وتمان دەستی بە گۆشەینەوە دەکەینەوە ئەم دەسێ خێنە سەر سنگی قاچی بە گۆشەینەوە لە چاو ئاسی سنگ و سگ فقرەی لەگەڵ کلێنچکەیە بەم شێوە 1 2 3 لەسەر حاڵەتی شیفا بەم شێوەیە ئەم دەسەی هەڵەگێڕینەوە ژێر سەری دەمێکەینەوە بەم شێوەیە 2 3 دقە چاوەڕێیەکەین تەواو بێتەوە باری ئاسایی خۆیان. ئەمە سیفەتی حاڵەتی شیفا خستنە سەرلا ئەوە بوو کە ڕێڕەوی هەناسەی بەکراوەی هێڵینەوە بەم شێوەیە چاوەڕێیەکەن تا بێتەوە هۆشی خۆیان بە هیچ شێوەیەک شلەمەنی یا هەرچ مادێکی تر نایە بەو کەسەی کە تووشی بورانەوە بووە هۆشی لە دەستیاوە. لەم کاتەیە چاوەڕێیەکەن ئەگەر خوێن بەربوون یا هەر شتێکی کە لە ئەسنای ئەوەیە کە بورا بێتەوە تیمارەکەن. ئەگەر کەسەکە هەناسەی بڕا هەناسەی دەستکردی بۆکەن ئەگەر لێدانی دڵ نەما هەناسەی دەستکرد و شێلانی دڵی بۆکەین کە لە بەرنامەکانی پێشووتردا باسمان کردووە بەوردی. بەڕێزان لێرایە کۆتاییمان هێنا بەم بڕگە گرنگەی فراگوزاری سەردایی هیوادارم سوتم گەیاند بێت بە ئێوەی بینەر. زۆر سپاستانەکەم تا ئێستا لەگەڵ ما بوون تا بەرنامەیەکی کە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.